بەناوی خوای گەورە و میرەبان من سەرۆکەرداخی پارێزەری ژینگە بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە لە کاتی چوونە بازاڕم و لە کاتی چوونم بۆ مارکێت لەجیاتی بەکارهێنانی هەر عەلاقەیەک من تورەکە بەکارهێنم. ئەم تورەکەیە بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە بەکاریهێنم. ئەم تورەکەیە دۆستی ژینگەیە. ئەم تورەکەیە نابێت بە پاشماوە و فڕێ نادرێتە ناو ژینگەوە، بەڵام هەر تاکێک لە کۆمەڵگا ئەگەر هەموو ڕۆژێک سەردانی بازار بکات و ئەگەر تەنایەک عەلاقەکە بە خۆی بێتەوە ئەوە بە دڵنیاییەوە لە ساڵێکە 360 عەلاقە فڕێداتە ژینگەوە. لە کاتێکدا کە ئەوە هەبووی دەبێتە پاشماوە بۆ ژینگەی پێویست دەبێت. بۆیە داوام لە تەواوی هاوڵاتیانی کوردستان ئەوەیە کە کار بکەن بۆ پاراستنی ژینگە لە ڕێگەی بەکارهێنانی تورەکەەوە، باز لە عەلاقەکان بێنن بەڵکو تورەکە بەکاربێنن. لەم ڕێگەیەشەوە داوام لە ژمارەیەک هاوڕێی خۆم هەیە، بەڕێز کاک ئاسۆشکاک لە شاری هەولێر، بەڕێز کاک مارۆف مەجید لە شاری چەمچەڵ، بەڕێز کاک شوان جێگری بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سلێمانی، بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە کاک عەبدوڕەحمان و تەواوی ئەو هاوڕێیانەی تر کە من دەناسن و ئەم پەیامەیان پێدەگات هەوڵ بدەن لە کاتی چوونە بازاڕیان لە جیاتی بەکارهێنانی عەلاقە هەوڵ بدەن بۆ بەکارهێنانی تورەکە، چونکە تورەکە دۆستی ژینگەیە و باز لە عەلاقە بێت.